هەر کەس ماستاو بۆ زلهێزان بکە و بۆ ئەهلی کوفر بکە بە هاندەری ئەوەی کە لیان بەهرەمەند بێ باڵنیا بێت خوش لە خۆی تووڕە دەکا خۆشی لە لای زلهێزەکانی کە تەمەلوقیان بۆ دەکا سووک دەکا و لە لای خەڵکی دنیا سووک دەکا بۆ زانیاریتان هەر کەسێک ڕێز لە عەقیدەی خۆی نەگرێ ڕێز لە ئیمانی خۆی نەگرێ ڕێز لە پێغەمبەر نەگرێ عەلەیهی سەڵات وسەلام خۆشی بە موسڵمان بزانێ پێشێ لە لای بەرامبەرەکانی کە تەمەلوقیان بۆ دەکا و ماساویان بۆ دەکا سووک و بچووک دێتە بەرچاویان دڵێن جا تۆ چ خێرێکت پێوەیە ئەتۆ بەرگری نەکەی لە پێغەمبەری خۆت بەرگری نەکەی لە دینەکەت لە پیرۆزیەکانی خۆت چ سوودێکت پێوەیە هەر بۆیەش من لێرەوە دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵێم باوریابین ماستاوکردن بۆ فەڕەنسا ئەمڕۆ بۆ فەڕەنسا دوێنێ بۆ ئەمریکا و سپەینێ بۆ وڵاتێکی دیکە و ڕۆژێککە بۆ وڵاتێکی دیکە نامانگەێنێ بە هیچ با لەگەڵ خوای خۆمان ڕاستکەین لەگەڵ دینی خۆماندا ڕاستکەین و لەگەڵ میلەتی خۆماندا ڕاستکەین ئەو کاتە خەڵکیش ئەگەر ئینسافی هەبێ ڕێزت دەگرێت نابێ هیچ کەسێک بەو مەرجە کە تەمەلوقی بۆ بکەین تەنازل بۆ لە دینەکەمان بکەین بەو مەرجە ئێمەی قبوڵ بێت هەر کەسێک ئێمەی قبوڵ بێت دەبێ وەکو خۆمان ئێمەی قبوڵ بێ نەک بەو شێوەکە ئەو دەیەوێت دەبێ وەکو خۆمان بە ئیسلامەوە بە ئیمانەوە بە قورئانەوە بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام ئێمەی قبوڵ بێ ئەمما بڵێ دەبێ ئەمڕۆ دەستبەرداری پێغەمبەر بە وسپێنێ دەستبەرداری قورئان بوو دەستبەرداری شتێکی دیکە واوجا تۆم قبوڵە ئەو کەسەی کە ئاوا مامەڵەت لەگەڵدا دەکا بە بێڕێز تەماشات دەکا سوکایەتیت پێ دەکا نابێ ئەو بێڕێزی و سوکایەتی قبوڵ بکەی هەر بۆی ئەوانەی کە دەچن بۆ لای قونسوڵیەک سەفارەتی وڵاتێک بۆی خۆی لێ بەرنە پێش وەی مە پشتگیری تۆ دەکەی لەسەر چی پشتگیری دەکەی لەسەر چی پشتگیری فەڕەنسا دەکەی لەسەرەوە کە سوکایەتی و بێڕێزی کردەوە پێغەمبەرەکەت لەسەر چی ئەوە بەڕاستی ئەگەر قوڵ لێکی بدەنەوە نیشانەی پرسیار لەسەر موسڵمانەتی خۆیان پەیدا دەکەن وڵاتێک بێڕێزی بکا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆشتی بڵێ پشتگیرت دەبم یعنی دەستت خۆش بێ شاکت کرد بێڕێز بووی بەرامبەر بە پێغەمبەرەکەم چ لە معنای موسڵمانەتی دەبێنێتەوە بۆ کەسێکی ئاوا خوای پەروەردگار لەو بارەوە زۆر بەڕوونی نوختەی بۆ خستووینە سەر پیت دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا سورة النساء دەفرین ئەی ئەوانەی بڕواتان هێناوە بێبڕوایان لە جاتی بڕواداران بە دۆست مەگرن ئایا دەتانەوێت بەڵگەیەکی ڕوون بۆ خوا لەسەر خۆتان پەیداکەن بە دڵنیایی منافقەکان لە پلەی خوارەوەی ئاگردان و هەرگیز هیچ یارمەتی دەرێکیشت بۆ ئەوان چنگ ناکەوێ واتە هەر کەسێک وا بکە ئەوە دەماری نیفاق و دەغەڵی دەیژوڵێنێ